گروپی کرێکارەکانی کۆمپانیای هەناری سازانن سەرقاڵی لێکردنەوە و کۆکردنەوەی بەرهەمی هەنارەکانن تا بەرەو سارکەرەوەکانی خۆیان بنێرن و لەوێ ئامادە بکرێن بۆ هەناردەکردن. دوای ئەوەی هەنارەکە لە باخ لێکرێتەوە تەبعاً بە سێ مەرحەلە لێکرێتەوە. سەرەتا هەناری جوان، دوای ئەوە هەناری بازار، دوای ئەوە هەناری شربەتی لێکەینەوە، دوای ئەوە کە هێنرێتەوە بە بەڕات لێدا کرێکاری بەڕەدیشمان نزیکەی 15 بۆ 25 ئاوا بەپێی ڕۆژە گۆڕێت. لێرە پاکێجینی بۆکەن و بە کۆنتەینەرەکانە بۆ دەروی وڵاتێنێری. دوای گەشتنی هەنارەکان بۆ ساردکەرەوەکە دەست دەکرێت بە پاکێجین و هەندێکیان لە ناو کارتۆن دەکرێن و هەندێکی دیکەشیان بە سندوق دەکرێن بە بالێت. ئەم هەنارە جوان جوان بە پەڕۆیەکی جوان ئەسڕین و ئەکەنە ناو ئەم کارتۆنەوە دانە بەدانە. هەر هەنارێک هەر کارتۆنی 7 هەناریمانەیە، 9 هەناریمانەیە، 12مان هەیە و 15 هەناریشمانەیە. مەجموعی ئەمانە کارتۆنەکە هەمووی 3 کیلۆ 800 گرام بۆ 4 کیلۆ دەرەچێت. لەم ساڵدا 8 شاحینەی گەورە لە هەناری هەڵەبجە بەرە وڵاتانی ئەوروپا نێراوە کە هەر یەکێکیان 20 تۆن هەناری هەڵگرتووە. لە 2010 خەریکیەوەین کە سوپاس بۆ خواتوانیمان هەنار بکەین بە براندێ وڵاتێکی وەکو فەڕەنسا خۆی بێتە هەڵەبجە عەقد و پەیوەستمان لەگەڵ بکات و هەنارمان لێوەگرێ. بەریتانیاش عینەن شت، ئەڵمانیش وەکیلمانداناوە بۆ ئەوەی هەنارەکانیان تەسلیم بکەین. یعنی ئەمساڵ توانیمانە 3 وڵاتی چوارەمیش سویدە کە لە هەناری بێبەشی نەکەین. بۆ ئەو مەبەستە ئێمە ئێستاتێ خەریکین بۆ جاری دووەم و شاحینەی هەشتم ڕەوانەی وڵاتی بەریتانیا ئەکەینەوە. خۆشحاڵە بین کەوا ئەم هەنارەمان بگات دەستی ئەو وڵاتانە. ئێستا هەناری هەڵەبجە کۆمپانیا ئەوروپیەکان بوونەتە کڕیاری بە جۆرێک خۆیان تاقیکردنەوەکانی ناو تاقیگەکانی وڵاتەکانی خۆیانی بۆ دەکەن و ڕەزامەندی هاوردەکردنی وەردەگرن. تێستکردنی هەنارەکە وڵاتە ئەوروپیەکان و وڵاتە عەرەبیەکان بەبێ تێست وەرناگرن. بەڵام ئێمە ئەوە 2 ساڵە لەگەڵ تێستەکە هەنگاوی باشمانەوە کۆمپانیای گەورە و زەبەلا تێستەکانمان بۆ ئەکات. حکوومەتیش هاوکاری کردوین لەو تێستکردنا بە سوپاسەوە. بەڵام ئێمە هەناری ناکرین ئەگەر ئاوی تەبیعی سەرچاوکەی کانی نەبیان بیرێتی وازی نەبیان ئاوی ئەحماوە ئەو شوێنان نەبێت. لەبەرەوەی هەندێک شوێن هەیە ئاوی مەجاری تێچێت دەرگیز نزیکی ئەو شوێنە نابینێت بۆ هەنارەکەی لە فاحسە دەرناچێت. کۆمپانیای هەناری سازان ساڵانە لە وەرزی چاندنی هەناردا باخ بۆ جوتیارەکان بەبێ بەرامبەر دروست دەکات. لە باشترین جۆرەکانی هەنار قەڵەمیان پێدەدات و ڕێنمایی تایبەت بە بەرهەمهێنانی هەناریان پێدەدات. دواتریش بەرهەمەکانیان لێ دەکرێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.